لە جیهانی ئەم ڕۆماندا ڕووداوەکانی هاتوچۆ بە خێرایکی سەرسوڕێنەر زیادی کردووە. هۆکاری سەرەکی ئەم زیادبوونەش بە گشتی ئەگەڕێتەوە بۆ نەبوونی هۆشیاری هاتوچۆ لە لای تاکەکانی کۆمەڵگا. بە تایبەتی لە هەرێمی کوردستاندا لەبەرەوەی هێشتا نەتوانرا وەک پێویست گرنگی بەم لایەنە بدرێت لە کاتێکدا ڕووداوەکانی هاتوچۆ وەک جەنگێکی مەترسیدار ڕۆژانە بەرۆکی سەر شەقامەگرێت و بەدایان کەس لە تاکەکانی کۆمەڵگا ئەکاتە قوربانی. لەگەڵ سوودی زۆری ئۆتۆمۆبیل بۆ مرۆڤ دیارە بێزیانیش نابێت ئەگەر بە شێوازێکی تەندروست مامەڵی لەگەڵ نەکرێت. بە جۆرێک ئەم ئامێرە ئەرکە سەرێکێکی خۆی کە ئاسانکاری و خزمەتکردنە لە دەست دەدات و ئەبێتە هۆکارێک بۆ مەرگ و ماڵوێرانی مرۆڤەکان. واتە سوود و زیانی ئۆتۆمۆبیل تا ڕادێکی زۆر پەیوەستە بەبوونی هۆشیاری هاتوچۆ لە لای تاکی بەکاربەر. هاوکات لەگەڵ هەموو ئەو زیانە گیانی و مادیانەی بەهۆی ئۆتۆمۆبیل و لە مرۆڤەکان کەوتووە، پسپۆڕان و خەمخۆرانی بواری هاتوچۆش بەردەوام لە هەوڵی دۆزینەوەی ڕێگەجاری پێویستدا بوون بۆ وەرگرتن بەم دیاردا پڕمەترسیە. ئەوە بوو لە سەرەتادا هەوڵدرا بۆ دیاریکردنی زیانەکانی بە پێوانە، بەڵام نەگەیشتە سەرکەوتنی پێویست. پاشان هەنگاونرا بەدانانی بنەما و ڕێنمایی نوێ بۆ ڕێخستنی جوڵەی هاتوچۆ بە شێوازی سزا، بەڵام دەرکەوت کە شێوازی تەدریج پەیژەی و واتە ئاگادارکردنەوەی سەرپێچی کرد. دوای سزادانی بەغرامە ناتوانێت بە ڕادەی پێویست هاوکار بێت لە کەمکردنەوەی مەترسی ڕووداوەکانی هاتوچۆ. ئەمڕۆ ڕووداوەکانی هاتوچۆ بە یەکێک لە هەرە دیاردە ترسناکەکان هەژمارەکرێت لە جیهاندا. بە جۆرێک خەریکە وەک دەردێکی کوشوندا نێو کۆمەڵگا گیان و ژیانی هەزاران مرۆڤەکاتە قوربانی و هەڵەو کەم تەرخەمی خودی مرۆڤەکان خۆیانن. تێڕوانینی من بۆ ترسناکی ڕووداوەکانی هاتوچۆ دەرەنجامی ئامارەکانن. بابێکەوە سەرنج بدەین لەم ئامارانە. لە جیهاندا لە هەردوو خولەک جارێکدا 5 کەس گیان لەدەست دەدەن، واتە لە هەر کاتژمێرێکدا 154 کەس گیان لەدەست دەدەن. بەڵام ئێستا تەنها لە یەک ڕۆژدا 3750 کەس لە جیهاندا گیان لەدەست دەدەن، تەنها بە ڕووداوی هاتوچۆ. هەروەها زیاتر لە 41,000 کەس بریندار دەبن. لەم ڕێژەیەش 150,000 کەسیان کەمەندامە بن. هەروەها لە دواهەمین راپۆرتی ڕێکخراوی تەندروستی نێودەوڵەتی بۆ ساڵی 2012 هاتووە، ساڵانە زیاتر لە 1,350,000 کەس بە ڕووداوی هاتوچۆ گیان لەدەستیان. تەنها لە ساڵی 2012 1,353,927 کەس لە گشتجیهاندا بە ڕووداوی هاتوچۆ گیانیان لەدەستاوە. هەروەها زیاتر لە 54 ملیۆن کەس بریندارە بن و 5,400,000 کەسیش لەم ڕێژەیە کەمەندامە بن لە یەک ساڵدا. پێشبینێکرێ بۆ ساڵی 2020 ئەم ڕێژەیەش بە خەیاڵی بەرز بێتەوە بۆ زیاتر لە 7 ملیۆن کەس. ئەم ڕێژەیەش یەکجار خەیاڵیە و مرۆڤ سەرسامەکات. بە پێی ئامارەکان دەتوانین بڵین کە ڕووداوەکانی هاتوچۆ ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندایە. ئەم زیادبوونەش تا ساڵی 2020 ئەوە گەێنێ کە ڕێژەکە لە 56 زیاد دەکات. ئەوەی جێگای داخە ئەم زیادبوونە بە ڕێژی لە 80 لە وڵاتە هەژار نشینەکاندایە و واتە ئەو وڵاتانی داهاتی تاکە کەستیاندا زۆر نزمە و ئاسی خوێندەواری تاکەکان نەگەیشتۆتە ڕادی پێویست، بەراورد لەگەڵ وڵاتە پێشکەوتوەکان کە ڕێژەی ڕووداوەکان تیاندا لە سەداسی کەمەکاتەوە. ڕووداوەکانی هاتوچۆش وەک هەر دیاردێکی دیکە لە نێو کۆمەڵگایە هۆکاری تایبەت بەخۆی هەیە. لە گرنگترین ئەو هۆکارانش ئەمانن: 1. ڕێزنەگرتنی بنەما یاسایەکانی سیستمی هاتوچۆ لەلایەن بەشێک لە شۆفێران و خەڵکانی پیادەڕۆ. 2. لێخوڕینی ئۆتۆمۆبیل بە خێراییەکی نادروست بە تایبەت لەلای هەندێک لە شۆفێرانی گەنج. 3. پابەند نەبوونی شۆفێر بە یاساکانی سەلامەتی هاتوچۆ، لەوانە بەکارهێنانی مۆبایل لە کاتی شۆفێریدا. وەک لە لێکۆڵینەوەکانە دەریان خستووە ئەوانی لە کاتی شۆفێریدا مۆبایل بەکارهێنن لە ڕێژەی لە 153 بۆ ڕێژەی لە 100 بە ئاگایی شۆفێر دابەزێنێت. 4. نەبەستنی پشتێنی سەلامەتی لە کاتی شۆفێریدا. 5. زۆربوونی ئۆتۆمۆبیل زیاد لە پێویست، بە جۆرێک خێزان هەیە زیاتر لە چەند ئۆتۆمۆبیلێکی هەیە. 6. نەبوونی شەقامی جیا بۆ هاتوچۆی ئۆتۆمۆبیل، وەک جاکردنەوەی ئۆتۆمۆبیلی بارهەڵگر لە ئۆتۆمۆبیلی بچووک و جاکردنەوەی لە هێڵی ماتۆڕ و پاسکیل و سەرجەم جۆرەکانی دیکە. 7. ژمارەیەکی زۆر ئۆتۆمۆبیل هاتووتە ناو هەرێمی کوردستان، بەردەوامیش هەردێت بەبێ ئەوەی دراسێکی وردی بۆ کرابێت، بە تایبەتی لە ڕووی باش و خراپی ڕێگاوبان. ئەمە جگە لەوەی کە لایەنی ژینگە لە بەرچاو ناگیرێت و نەبوونی گونجاندنی جۆری ئۆتۆمۆبیل و نەبوونی سانسۆر لەسەر کۆمپانیەکانی هێنانی ئۆتۆمۆبیل. 8. نەبوونی هۆشیاری لە لای تاکی کۆمەڵگا سەبارەت بە بنەماکانی هاتوچۆ کە ئەمە شۆکارێکە بۆ دروستبوونی ڕووداو.
لە بەرنامەکانی ڕابردوودا قسەی زۆرمان کرد لەسەر ئۆتۆمۆبیلی بار هەڵگر کە پێویستە شۆفێری ئەم ئۆتۆمۆبیلانە زیاتر گرنگجی بە یاساکانی هاتوچۆ بدەن، بەڵام بەداخەوە بەشێکی کەم لە شۆفێران پابەندن بە ڕێنمایەکانی هاتوچۆ. بۆیە لێرە و لەوێ دەبینین کە ئۆتۆمۆبیلە بار هەڵگرەکان ڕووداوی هاتوچۆیان دروست کردو. ئەم ڕووداوی ئەبینین لەسەر ڕێگای تاسوجە سلێمانی ڕوویداوە. ئەوەی بەو شەقامەدا گوزەری کردبێ ئەزانێ کە 4 لاین و ڕێگا هەیە، 2 لاین کە ئەکەوێتە دەستە چەپ بۆ ئۆتۆمۆبیلی بچووکە و 2 لاین کە ئەکەوێتە دەستە ڕاست بۆ ئۆتۆمۆبیلی بار هەڵگرە. بەڵام بەداخەوە ئەم ئۆتۆمۆبیلەی کە ئەیبینین بلۆشی بار کردووە لە لایەنی خۆی کە لایەنی دەستە ڕاستە نەڕۆشتووە، بەڵکو هاتوتە سەر لایەنی دەستە چەپ، واتە لایەنی خێرا پاش ئەوەی ئۆتۆمۆبیلێک لە یوتێرینێکە گەڕێتەوە، ئۆتۆمۆبیلە بار هەڵگرەکە جگە لەوەی سەرپێچی کردو و هاتوتە سەر خەتی خێرا، خێراییەکەشی زیاد بووە. لە ئەنجامدا بۆ خۆ پاراستن لە ئۆتۆمۆبیلەکەی بەردەمی لایاوە بەلای دەستە ڕاستدا، بەڵام بەداخەوە کۆنتترۆلی لە دەزا و وەرگەڕاوە. وەکەی بینین ئەو باری کە باری کردبوو کە بلۆکەکەیە کەوتۆتە سەر زەویەکە. ئێمە لە شۆفێرەکەیە پرسیین کە ئایا ئەگەر کەسێک یاخود ئۆتۆمۆبیلێک لەم شوێنەدا بواە چ کارە ساتێک دروستە بوو. ئەم ڕووداوی لەسەر ڕێگای سلێمانی تاسروجە بووە کاتێک ئۆتۆمۆبیلێکی سینی لە جۆری کرێن کۆنتترۆل لە دەستەیا و لە ئەنجامدا چۆتە ناو شۆستەی ناوەڕاستەوە، هیچ زیانێکی جانی نەبووە. بەڵام بەداخەوە کاتێک کرێنفلاتێک بە مەبەستی بارکردنی ئۆتۆمۆبیلە سینەکە هاتبوو، پاشەوەی باری کردبوو بۆ ئۆتۆمۆبیلەکەی ئۆپڵێک، هەر لەو کاتەیە هاتوو خۆی کردو بەژێر کرێنفلاتەکەیە، لە ئەنجامدا شۆفێرەکە بریندار بووە. ئەوەی لەم ڕووداوەوە بۆمان دەرەکەوێ ئەوەیە کە لە کاتی هەر کارێک یان پەککەوتنی ئۆتۆمۆبیل لەسەر شەقامەکاندا پێویستە سێگۆشەی فسفۆڕیدا بنرێت لە شەقامەکانی دەرەوەی شاردا بە دووری 100 مەتر و لە شەقامەکانی ناوشاردا بە دووری 50 مەتر بۆ ئەوەی خۆمان و کەسانی دەوروبەرمان بە دووربین لا ڕووداوی هاتوچوو.
ساڵانەکە ئەرێنەوێ چیم سنەیە ئیجازەکەت ئەرێنەوێ بچیتە پێشەوە 88 فەرموو بەڕێزم فەرموو چاشی باوانم ماڵات و ساڵانەکەتم بێتی عەزیەت نەبێ باشە کاکاری جان سۆرە پێشەوە بۆسە چاوە خۆش بێت کێشەم نییە ئەو تۆ شۆفێری ناکردێسە ئۆتۆمبیلەکە بەدەستەوەنە و من ساقی تەکسیم ئەی مۆڵەتەکەت بووە مۆڵەکەم ناو ساقی خۆمە ئەو سویچەکان ئەوە سویچەکانە باش ئەو تۆزێکی خواردوت ماتوشی کێشە نەبێ خۆم سیارەی تۆ نەخواردەوە ئەی بێ باش مەشروش هەر نا بووەکەی بم جیازان لە جەڕەسەوە بۆ جەڕەس باشە ئەو بنێشتاگە عەزە نەوێ فڕێویت خاڵۆزان ئەو خواردوت ماتوشی کێشە نەبێ قەزیەک هەناسە خۆ هەڵمژۆ با یەک ڕۆژ بەخۆن نەم خواردووە تاچید بێنەوە هەر بە حیاتی دەکەن خواردۆ گوێمێرە فێتری بێ مەشروبم سەردەمم نەناوە بۆ سیقی خۆدان منەوە فەرموو باش مەشروب بە حیاتی ناکەم کاک زاداشیان نووسرایە بۆکەن بۆ گەراج هەتا مۆڵەتەکە هێنێت چاشی بەڕێزم مۆڵەت و ساڵانەکە دوار کاکە دەشاڵ واریدی چەنە؟ 74 جان؟ باشە دەستە خۆش بێت فەرموو بەڕێزم سەرچاوم ئەو پەردەی دواوەی بەڕێزەکەم ئەو پەردەی دواوەت ئەرێک نەبێ مۆڵەتەکەت دەستە خۆش بێ ئەرێک نەوێ بچیتە پێشەوە جەنابە بێ ماڵێ پەردەکەت پەردەی شەریکەیە بەڵام مادەم لای خۆتەوە توانی دایبێتەوە یعنی ئەمە مەمنوعە هەنێ ئۆتۆمبیلمان هەیە خۆی کە لە شەریکە دەسەکە بە جوڵە خۆی بەرزی ئەکاتەوە بەڵام ما پەردە بە پێی یاسا قەدەغەیە بەڕێزم باش خۆت ئاسایی لە کاتی ئاسایە توانی داییتەوە بەس تۆ داد نەدایەوە بەرز کراوەتەوە بەستێتی چاچی براکەم مۆڵەتەکەت بارێک نەبێ کاکە سوچیە و موالی دەچەنە فەرموو بەڕێزم کاکەم هەموو مالی دەچەنە 83 مۆڵەتەکەت ئەرێک نەبێ لەگەڵ ساڵانی ئۆتۆمبیلەکەت
بەڕێزەکەم بۆ شۆفێرتان گۆڕیوەتەوە بۆ شۆفێرتان گۆڕیوە بەڵێ ئەرک نەبێ بچیتە پێشەوە چاوە خۆش بێت ئەخر نا باوانەکەم تۆ لە کاتێکا شۆفێرە گۆڕیتەوە دیارە کێشەیەکە دێ بۆ شۆفێرە گۆڕێکنا لە ناو مەفرەزە ئیجازەکەی بیرچۆ کێشەیەشی ترە بەڵام ئێستا مۆڵەتی پێ نەبێ و مۆڵەت ئێمە ئاژماریەکەین ئەوە نەباوەک مۆڵەت و ساڵانە دەستخۆش کاکە زانە سیارەکەت ئەم ئیشارەتەم بۆ داگەستێنە زەحمە نەبێ ئیشارەتی و لاشە داگەستێنە باشە بەڕێزەکەم لایەتی پێشەوە تشکاوە لە دوا پەردەت هەڵواسیوە ئێستا تۆ لێ ئێستا تۆ لێ خوڕیت بەڕێزەکەم ئەرێک نەبێ بچیتە پێشەوە چاوە خۆش بێت چاوی بەڕێزەکەم مۆڵەتەکەت ئەرێک نەبێ کاک ئارام خێزانتە لەگەڵە بۆ قایشی سەلامەتی بەکارنێناوە قەیناکە قایشی سەلامەتیەکە خوا نەخواستە حادیسەیە بێ هەی سۆبی سەریع بگری ئەگەر دایکەکە بە تەواتی خۆی گرتووە مناڵەکەش ناتوانێت خۆی بگرێتەوە بەڵام ئێستا ئەگەر ئیسۆبەی سەریع بگری دایکە ناتوانێت خۆی بگرێتەوە سوڵەکی ئاگادارکردنەوە بۆ کرێت لەبەرەوەی سەرنشینەکەت قایشی سەلامەتی بەکارنێناوە بە ڕێسەکەم کاکە ڕەبیجان با لە پێشەوە بۆسێت چاکی بەڕێزم ئەرێک نەبێ مۆڵەتەکەت کاکە تاهر کاکە تاهر ئەو مناڵە بۆ لە باوەشتایە قەیناکە دایکی ناتوانێت لە دوا کورسی تایبەت هەیە بە مناڵە بێت ئێوە مخالفی قوربانشان سوڵەکی ئاگادارکردنەوەتەی نییە کە پابەنەوە بە یاساکانی هاتوچۆ ئەرێک نەبێ بچیتە پێشەوە عەزێت نەبێ چاکی برای بەڕێزم مۆڵەتەکەت ئەرێک نەبێ کاکوشیار کاکوشیار قایش بۆ بەکارنێناوە سەر کە مەفرەسەکەت بینی قایشەکەت بەکارێنە خێزانەکەت چامان لێبوو لە پێش چامان لێبوو ئەرێک نەبێ بچیتە پێشەوە باشوە قوربان مشی سەلام و بیافا جەنابەم پاسە بە تۆیە سەر چاوەکانم باوارم چۆنە خواردبێ بۆ ئەو فەسە بۆ کەم زین دوو بیرت خواردێتەوە وەرە بەڕێزم وەرە جیازی مەینۆشیەکە سیاقەتەکەی ئۆتۆمبیل لێ خوڕیت وەکو هەموو شەفێرێکی تر ئیجراعاتەکان وەکو یەک وایە ئەگە منیش ئۆتۆمبیل لێ خوڕم هەموو ئیجراعاتەکان وەکو هەر وڵاتیشی ئاسایی بەرامبەر بکەن چکۆ باجارە تاقیکردنەوە بۆ تاقیکردنەوە پەنجەم بەڵێ هەتا گۆن پێتەڵێ بەسە فۆکەی بۆ هاو هەتاوەکو میزانان چۆن هەواکەی لێ دەرەچێت
يمكن جناب واسم هيك دەست خۆش جەنابەت ڕێژەی مەینۆشیەکەت 146 خۆی ئەبێ 0.05 مەسموحە ئەمە بە پێی یاساکەیەتی بەڵام تۆ لەو ڕێژەی زۆر زیاتری خواردوێتەوە ئەوە بۆی جەنابە ئاگادابی سیارەکە ڕەوانی گەراژ دێت بە سەراکرد نەکرێت سەردانی بەڕێبەرایەتی هاتچۆکەیت باشە بەڕێزم بۆت نییە ئێستا سیارەکەت بێپڕیت تاسەکانی هاتوچۆ لەمپەڕی دەستکرد لە نێوان گلەی هاوڵاتیان و داواکاری هاوڵاتیاندا. گومانی تێدا نیە بەرزبوونەوەی ڕێژەی ئۆتۆمۆبیل لە هەرێمی کوردستاندا بەو خێراییە کۆمەڵە گرفتی بەدوای خۆیدا هێنا کە ڕەنگە بارودۆخی سیاسی و جوگرافی زیاتر هۆکاری سەرەکی بوو بێت نەکەم تەرخەمی حکوومەتی هەرێم چونکە لە دوای ڕوخانی ڕژێمی سەدام و تاڵانکردنی سەرجەم دامەزرا حکوومیەکان و لە ناویشیاندا بردننی ژمارەیەکی زۆری ئۆتۆمۆبیل کە دەبووای حکوومەت بە پێی پلان بە شێوەیەکی ڕێک و پێک بیهێنایەتە سەر شەقام بەڵام بەداخەوە ڕژێم لە گەراجەکاندا حیجزی کردبوو نەیەهێشت خەڵکی عێراق سوودی لێ بینێت و بۆیە کێشەکەی ئاڵۆستەر کرد چونکە لە ماوەی چەند هەفتەدا ژمارەی ئۆتۆمۆبیلەکانی عێراق بە تایبەتی هەرێمی کوردستان چەند بەرامبەری ئەو ژمارە بوویەوە کە بەبێ تۆماری پارێزگاکان لە ناو شارەکاندا هەبووە. وە لە هەموو ترسناکتر ئەوە بووە کە بە بڕاپارەیەکی زۆر کەم کە ئێستا پارەی ماتۆرسکیلەکە باشترین ئۆتۆمۆبیل و تازەترین مۆدل دەسەڵاتیانەکەوت کە بە شێوەیەکی زۆریان هەر مۆڵەتیان نەبووە. گومانی تێدا نییە کەسێک شۆفێرێکی وەک پێویست نییە و هیچ شارەزایەکی ئۆتۆمۆبیلی نییە و مۆڵەتی شۆفێری نییە کاتێک ئۆتۆمۆبیلێکێکەوێتە دەست بە دڵنیاییەوە بە خراپ بەکاریهێنێت بە تایبەتی ئەوانەی لە تەمەنی هەرزەکاریدان بۆیە ئاشکرایە کە ڕووداوی نەخوازراوی زۆر ڕوویدا و کارەساتی دڵتەزێنی لێکەوتۆتەوە بە تایبەتی لە ناوگەڕەکەکاندا کە چەندین مناڵی چاوگەشت بوونە قوربانی بۆیە حکوومەت و بەڕێوەبەرایەتی هاتوچۆ بە باشی زانی کە لە شوێنە گشتەکان و بەردەم قوتابخانەکاندا لەمپەڕی دەستکردا بنرێ بۆیە بڕێکی زۆر پارە تەرخان کرا بۆ ئەم مەبەستە. بەڵام بەداخەوە کللتوری تیژڕەوی لە ناوماندا چەکەرەی کردووە حاڵەتەکە تەشەنەی سند کە بە جۆرێک تیژڕەوی بوو بە دیاردە و کارەساتی گەورەی لێکەوتەوە بۆیە هاوڵاتیان و دایکان و باوکان بۆ پاراستنی گیانی جگەرگۆشەکانیان لە ناو کۆڵانەکاندا هەستان بە دانانی لەمپەڕی دەست کرد. بەڵام بە شێوەیەکی نایاسایی دوور لە مەرجەکانی هاتوچۆ لەبەر ئەم هۆیە بەڕێوەبەراتی هاتوچۆ هەستا بەلابردنی ئەم جۆرە لەمپەرانە بە هاوکاری شارەوانی بەڵام وەکو هاوڵاتیان ئاماژیان پێکرد
ئەگەر بێت و ئەو لەمپەڕانە لا ببرێت ئەوە ئۆتۆمۆبیل بە خێرایکی زۆر تێپەڕێت و مەترسی لەسەر مناڵەکانیان دروستە بێت و بۆ هاوڵاتیان ڕێنماییکران بە شێوەیەکی یاسایی داوای لەمپەڕی دەستکرد بکەن لە بەڕێوەبەراتی هاتوچۆ بەشی ئەندازەی هاتوچۆ کە ئەو لەمپەڕانەی بەشی ئەندازی هاتوچۆ دابینیەکات هەمووی بە پێستانداردە و جۆرێکی مۆدێرن و شارستانیە بەڵام بەداخەوە دیسانەمەش بوو بە دیاردە و شێوە شارستانێکی خۆی لە دەستدا بە جۆرێک کە هەرچەند ماڵێک کۆبوونەوە واژویانە کرد لە سەردانانی لەمپەڕ و کاتێک بەڕێوەبەراتی هاتوچۆ بەشی ئەندازە پێیان ڕاگەێنێت کە ئەم شوێنە پێویست بە لەمپەڕ ناکات مانەگرن و ڕایەگەێن و دەڵێن باش ئەگەر مناڵەکانمان تووشی ڕوودا بوون ئێوە بەرپرسیارن تا ئێرە ئاساییە چونکە حکوومەت کار بۆ هاوڵاتیەکات ئەوەی هاوڵاتی داوایەکات حکوومەت پێویستە دابینی بکات قسەمان لەسەر ئەمە نیە چونکە بەڕێوەبەراتی هاتوچۆ و سەرجەم بەڕێوەبەراتیەکان بۆ خزمەتی هاوڵاتیان دامەزراون ئەوەی جێکی پرسیارە ئەو گلەی و ڕەخنانەیە کە هەر خودی هاوڵاتیان لە بەڕێوەبەراتی هاتوچۆ و حکوومەتیەگرن بە جۆرێک کە هەندێک لە شۆفێران بە کۆڵانێکدا تێپەڕن گلەی و تەنانەت هەندێک جار لە گلەیش تێپەڕن بەرامبەر بە حکوومەت بێ ئاگا لەوەی کە هەر خودی ئەم شۆفێرە لە گەڕێکی خۆی واژەی کۆ کردوتەوە بۆ دانانی لەمپەڕ بەواتایشی تر بۆ شەقامەکی خۆی کە ماڵەکەی خۆی تێدایە مناڵەکانی دێنە سەر شەقامەکە کە پێویستە و ئەبێ لەمپەڕ هەبێ بەڵام بۆ کۆڵانەکەی ئەو دی و یان شەقامێکی تر ناکرێ و نەگونجاوە لەناو شاری سلێمانیەک و سەرنج و تێبینیمان هەیە لەسەر ئەوەی کەوا دوو جۆر تاسە دروست دەکرێت تاسەیەکیان لەلایەن بەڕێوەبەراتی هاتوچۆی پارێزگا سلێمانی دروست دەکرێت ئەویش تاسەیەکی یاساییە و لەلایەن شارەزایان و لەو بوارەیە هەڵەسن بە دروستکردنی تاسە لە شەقامە گشتیەکاندا لەو شوێنانی کەوا ڕووداوی هاتوچۆیان زۆرتیان ڕوئەیات و جگەلەوە لەو شوێنانی کەوا ئەبێتە هەوەی ئەوە گرفت دروست ئەکات بۆ ئۆتۆمبیلەکان و بۆ شۆفێرەکان و بۆ هاوڵاتیانیش و جۆری کەشمان هەیە کە لەلایەن هاوڵاتیان دروستیەکەن ئەو تاسانە کە دروستیەکەن نایاساییە و سەرپێچی ئەکەن لە یاساکە و قانونی نییە بۆیە داواکارم ئەم هاوڵاتیان هەڵ نەسن بەو ئیشە و ئەگەر لە حاڵەتێکی شاویستیشان لە کۆڵانەکان لە هەر شوێنێکە کە دروستیکەن سەردانی بەڕێوەبەراتی هاتوچۆی پارێزگا سلێمانی بکەن بەشی ئەندازە بۆ دروستکردنی تاسە و بۆ معلوماتی جەنابیشتان ئەو تاسانی کە لەلایەن هاوڵاتیان دروستەکەن کە دروستی ئەکەن وا دەرەچێت کە بعضێکیان هەیە بەرزە یان بعضێکیانی کە دروستیەکەن نەشێواوە ینی گونجاو نییە بۆ ئەو شوێنەی کەوا دروستیەکەن ئەبێتە هۆیەوە دروستبوونی ڕووداوی هاتوچۆ و جگەلەوە ئەبێتە هۆی ئەوەی کەوا بەرزی دروستەکەن کە نایاسایی ئەبێت و ئەبێتە هۆی سیارەکان نەزمن سارەکان لێ یاد و زەرەر بە ئۆتۆمبیلەکان ئەگەێنێ ئەوەی لێرەدا ئەمانەوێت باسی بکەین هۆشیاری تاشی کۆمەڵگایە کە بەداخەوە تا ڕادەیەک لە لای ئێمە ئەمە لە ڕووی هاتوچۆوە هەستکردنە بە بەرپرسیارەتی خۆ ئەگەر بەهاتایە و هەر هاوڵاتێک هەستی بە بەرپرسیارەتی بکردایە ئەوە بە دڵنیاییەوە چۆن لەو گەڕەکەی ماڵەکەی خۆی تێدایە ئۆتۆمۆبیل لێ خوڕێ ئەوە لەسەر تەواوی شەقامەکان و لە هەر شوێنێک بە هەمان خێرای و ڕەوشت ئۆتۆمۆبیل لێ خوڕێ خۆزگە هەریەکەمان لە ئاستی خۆیەوە پابند بووینای بە ڕێنمایەکانی هاتوچۆوە چونکە ئەگەر ئەو هاوڵاتیانی کەواژوو کۆکەنەوە لەسەر دانانی لەمپەڕی دەستکرد هەر ئەوەندە زیاترنا خۆیان پابند بوونای بە ڕێنمایەکانی هاتوچۆ ئەوە بە دڵنیاییەوە ئەوەندە هاوڵاتیان داد و بێدادیان نابوو بەدەست شۆفێرانەوە لە کۆڵانەکان و لەسەر شەقامەکان بۆیە هیوادارم هەر هاوڵاتیەک هەست بە لێپرسراوی بکات و گیانی هاوڵاتیان و منداڵە چاوگەشەکانی لا بێنرخ نەبێت بۆ فێربین پابند بین بە ڕێنمایەکانی هاتوچۆ چونکە هەموو ئەو لەمپەڕانی کە دانراون بڕێک پارەی تێچێک کە نرخی 1 مەتری هەندێک لەو لەمپەڕانە ئەگاتە 50,000 دینار و زیاتریش کە بە دڵنیاییەوە ئەوەش لە داهات و میزانی شارەکەمان دەرەچێت چونکە ئەگەر سەرنج بدەین ئەو لەمپەڕانە چەند بەهێز بێت لە پاش ماوەیەکی دیاریکراوتەیەکە چێت و یان هەڵەوەشێتەوە و پێویستە جارێکی تر دووبارە دابنرێتەوە ئەمە سەرڕای ئەوەی کە بێتە هۆی تێکدانی قیری شەقامەکە بۆ یە کاتێک ئەوە هاتووە کە خۆمان چاودێربین بەسەر خۆمانەوە و خۆمان لەسەر هەر سەرپێچێکی هاتوچۆ بگەڕێنینەوە نەک بەهۆی لەمپەڕی دەستکرد یان کامێرەی چاودێری چونکە دوچار زیانەکان هەر خۆمانی دەین جاگەر ڕاستە خۆ بێت لە ڕێگای کامێرەکانی چاودێری و پسوڵی ئاگادارکردنەوەی سەرپێچی هاتوچۆ کە ڕەنگە ئەو بڕەپارەیە بۆ شتێکی تر سەرف بکەین باشتر یان بە شێوەیەکی ناڕاستە خۆ کە ئەمەش بە دڵنیاییەوە لە جیاتی ئەو بڕەپارەیە بۆ دانانی تاسە و کامێرا سەرف بکەین لە دروستکردنی نەفەق و جسردا سەرف بکرێت بە دڵنیاییەوە سوودی زیاترە بە هیوای سەلامەتی بۆ هەموو
لە ناو جیهانێکدا کە پێک هاتووە لە پەیوەندی ئەلکترۆنیەکان. لە کاتێکا خەڵکەکان بەرەنگاری باشترینی بڕیارەکانیان نەبنەوە. مەترسی ئێن بە ژیانیان. و هەروەها ئەوێرن لە کاتی لێخۆڕیندا نامە بنێرن. زیاتر لە 23 جار خۆپیاکێشان گونجاوە لە کاتێکە کە نامانێری. پرسە ئەو مەراسیمەیە کە کاتێک مرۆڤێک دنیا بەجێڵێت و بە خاک ئەسپێرێت. پاشان لە مزگەوت لە شوێنێکدا کە پێوترێ پرسەخانە کە سوکاری خاوەن مردووەکە کۆبنەوە، خزمان و هاوڕێ و کەسە نزیکەکانیان سەردانیانەکەن بە مەبەستی دڵنەواییکردنەوەی ئەو کەسانەی کە خاوەنی پرسەکەن. ئەوەی ئێمە ئەمانوێ لێرەدا قسەی لەسەر بکەین بەڕێوەچوونی ئەم مەراسیمێ لە مزگەوتەکاندا. ئایا تا چەند بەڕێوەچوونی پرسە گرفتی هاتوچۆی دروست کردووە بۆ هاوڵاتیان؟ لە کاتی ئامادەکردنی ئەم بەرنمەیەدا هاوڵاتیان بۆچوونی سەیران هەبوو، بەڵام بە وتەی خۆیان لەبەر ئەوەی بۆنەکە ئاینیە قسەیان بۆ ناکردین لەبەرەوەی کەسە نزیکەکانیان ڕخنیان لێ نەگرن. بەڵام ئێمە وەک خۆی قسەی چەند کەسێکتان بۆ خوێنینەوە. یەکێک لەو کەسانە کە شۆفێر بوو بە وتەی خۆی منداڵەکەی لە قوتابخانە تەواو بوو و پێویستە بچێ بە شوێنیدا، بەڵام یەکێک لە مزگەوتەکان لەبەرەوەی پرسیتیا بووە ماوەکی زۆر چاوەڕێی کردبوو بەگلەیەوە وتی ئەوەی کە بە مردووی بۆ یەکەن بە زیندوی بۆتام کردایە. یەکێکی تر کە خۆی هاتبوو بۆ پرسەکە بەڵام شوێنی دەست ناکەوت ئۆتۆمۆبیلەکەی تا ڕابگرێ، وتی ئەگەر لەبەر هاوڕێکم نەبێ من کەی تاقەتی ئەم قەرەباڵخی و کێشەیەم هەیە، خۆزگە پرسە هەر نەمایە. یەکێکی تر ئەیوت ئەگەر بۆ مردووەکەی باسکەم چەندە درەنگکەوتم بەهۆی پرسەکەی ئەوە مردووەکە قەت ڕازی نابوو ئاوای بۆ بکەن و هاوڵاتیان ناڕەحەت بکەن. بەڵام ئێمە قسەی خۆمان هەیە و ئەڵین پێویستە ڕێز لە هەموو مەراسیم و بۆنە ئاینی و نەتەوایەتەکان بگیرێت و بە تایبەتی مەراسیمی پرسە، بەڵام بەڕێگەیەک کە گرفت بۆ هاوڵاتیان دروست نەبێ کە ئەمە ئەرشی حکوومەتە کە هەستێت بە دروستکردنی هۆڵی بۆنەکان لە ناو شاردا. بۆیە بە پێویستمانزانی کە ئەم پرسیارە ئاراستەی بەڕێز کاک یوسف سەرۆکی شارەوانی سلێمانی بکەین و بپرسین ئایا چارەسەریان پێیە بۆ ئەم مەبەستە. بەڕێزیشان وتیان ئەمانێمەوەکو سەرۆکاتی شارەوانی سلێمانی
پێشوەخت ئەو کێشە و تەنگەڵ و شەڵەمانی کە لە سلێمانیا هەبوون لە سەبارەت بە قەرەباڵغی دروست بوون لامان پرسیارێکی گەورە بوو بەڕاستی هاتین لەگەڵ هەموو لایەنە پەیوەندیدارەکانە کۆبوونەوەمان سازکرەوە بوو لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆی سلێمانیا چەند جارێک دانیشتن کرا هەموو ئەو کێشە مەشاکیلانەی کە لە ناوەندی شارە هەن کە ئەبنەمایی نیگەرانی خەڵک و قەرەباڵغی هاتوچۆ دروست دەکات قسەی لەسەر کرا دوجار ئێمە لە پلانی 2014 خۆمانە وەکو شارەوانی چارەسەری ئەو کێشانەمان خستە بەرنامەی خۆمانەوە کە کاری لەسەر بکەین بۆی کە بتوانین بە ئێمە و بە بەڕێوەبەراتی هاتوچۆی سلێمانی بتوانین ئەو ئاستانگارن لا بین و هاوڵاتیان لەو کێشە و مەشاکیلانی کە هەیەە نیگەرانیەکانیان بڕێنینەوە یەکێ لەو کێشانە فعلەن لە کاتێک کە پرسەیەکە بێت خاصن هەندێک پرسەکە خەڵکانی کۆمەڵایەتین قەرەباڵغێکی زۆر دروستەکە ئەو مزگەوتانش کە لە شاری سلێمانیا هەن کە ئیستیعابی خەڵکیشی زۆر بکات مزگەوتەکان محدود چەند مزگەوتێکی دیاریکراون کاکەونە سەر شەقامی گشتی بۆ نمونە مزگەوتی حاجی ئەحمە و لای دۆڕیانی ئەبوسەناوە مزگەوتی حەمە ساڵە بۆسکانی لە توی مەلیک مزگەوتی سەلاحەدین لە برایم پاشا کە سەری ئەو سەری ژمارەیەکی زۆر عادەی هەیە دوای نوڕان قەرەباڵغێکی زۆر هەیە ئێمە هەوڵماندا بە تەنسیقکردن تەوان لەگەڵ بەڕێوەبەراتی هاتوچۆیان چەند شوێنێکمان لە سلێمانیا دیاری کرد ئێمە لە ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و باکوور و باشووری سلێمانیان 4 شوێنمان لە سلێمانیا دیاری کرد جگەل لە بەکرەجۆ ڕاپەڕین ینی 6 شوێنمان دیاری کرد کە شارەوانی خۆی بتوانێت هۆڵی پرسەی گەورە دروستکە بە هەموو ئەو پێداویستیانەی ئێستای سەردەم کە ئەخوازێت کە ژمارەیەکی زۆر خەڵک بگرێت لە قاعەکانە و شوێنی پارکی ساری وای هەبێت کە بە هیچ جۆرێک قەرەباڵغی لۆ لەسەر جادەکان دروست نەکەن بەڵام کێشەکەیمان لە بەرنامەکەی خۆمانە تەسبیتمان کرد و کێشەکەمانەوە بوو لە بیدایەتی 2014 ئەو بوو حکوومەتی هەرێم تووشی ئەو تەنگ و چەڵەمەی دارایی بوو تەنگ و چەڵەمەی بودجە بوو لەگەڵ بەغای کێشە و مەشاکیلەکان هەر بەردەوام و تا ئێستا لایەزان ئێمەش ئەو بەرنامەی کە دامان نابوو کە لە کارنامەکەمانە تەجیلمان کردبوو نەمانتوانین لە ساڵی 2014 هیچ شتێ بکەین ئەگەر بودجەی شارەوانی خۆی ڕێگەی پێ بداینە هەڵبەتە شارەوانی خۆی ئەو کارانەی جێبەجێ کرد ئەگەر هەر نەشبووە کێشەمان هەبووە ئەمانتوانی لە ڕێگەی بانگواز بکەین لە ڕێگەی هەندێک خەڵکی خێرخوازەوە کە ئیمکانێتیان باشە حەز کات مەسەڵەن هۆڵێکی پیرسە دروست کا بە پێی ئەو ستایلەیە و نەخشەی کە شارەوانی پەسەندی کردووە ئەمانتوانی کێشەی ئەو قەرەباڵغەی کە لە هەندێک مزگەوتەکانی سلێمانیا هەیە چارەسەر بکەین بۆ نمونە پێشتر لە ساڵانی ڕابردووە ئەمە سێ مزگەوتمان هەبوو کە مای نیگەرانی هاوڵاتیان بوو یەکی لە مزگەوتانە مزگەوتی سەلیمبەگ بوو کە سەر و جادەی ئۆرزیباک و بەینی برایم پاشا مزگەوتی ترمان هەبوو مزگەوتی حاجی جەمال بوو ئەمانە هاتوچۆ و قەرەباڵغی لە کاتی تازەکانە ینی خوا فرسەتی بەڕێوەبەراتی هاتوچۆی سلێمانی باد ینی بە دەکەس لە پۆلیسی هاتوچۆ ناتوانێت چارەسەر نەکات چکە ژمارەیەکی زۆر ساراکەوتە سەر جادەکان خەڵکی نیگەرانە کرد شوێنی وەستان نەبوو قەرەباڵغێکی زۆری لەسەر جادەکان دروست کرد تا هەوڵماندا جوودێکی زۆری ویست ئەو دوو سێ مزگەوتە کە پرسەی تیان نەکرێت بەڵام ئەوێ بە دیلەکان پێویستە شوێنی وا گونجاو دابین بکەین ئەو کاریتی ئەنجام دێن بووین ئەو کێشەی لە سلێمانیان نەمێنێت لە هەفتەکە ڕۆژێکت هەیە کە ڕۆژی جمعانە مەسەن لە ساعات 12 عاتە نوێژی جمعی نێڕوانەکرێت لەوانە بڵێم زۆربەی زۆری مزگەوتەکان تقریبا ماشەڵڵا لە سلێمانیا زیاد لە 100 مزگەوت لە جمعانە نوێژی جمعی تیاکرێت یعنی تقریبا ئەو لۆدە تەوزیع بەسەر هەموو گەڕەک و شوێنەکانە زۆر پێوی دیاری نابێت بەڵام کێشەکان لە کاتی تازەکانە ئێساس کاتی تازە 1 بۆ 3 1 بۆ 3 زۆربەی زۆری داوامی دایرەکان بەتاڵە بێت هەندێک شوێن خۆی بێت تازێ کێشەی تیا هەیە لە هاتوچۆیە جاوەرەگەر سوتفە مزگەوتێکیش لەیانەیە هەبێ ئەوتر تۆ لەوانێ بە نیو سەعات نەتوانی لۆ شوێنە تێپەڕیتوانە ئەمە کێشەی دروست کردووە چارەسەرەکە شێرەوە بۆ ئەو پلانی کە لەگەڵ بەڕێستانە کاتی خۆی لە 2013 قسەمان لێ کرد و لە کارنامەی خۆمانە تەجیلمان کرد ئێمە گەری شەڵا شوێنی باش دابین بکەین ئەو کارە حکومەت ئیمکانێتی هەبێت جێبەجێ بکەین ئەو کاتە مزگەوتانە توانێت تەنها ئەرشی خۆی وەکو نوێژی جمعە بەجێبێنێ پرسەی تیان نەکرێت لەبەروی کە تەنگەشەی هاتوچۆ و نیگەرانی بۆ هاوڵاتیان دروست نەکات پارە هەبووە ئێستا نیوەی تەواو بووە ئەگەر 2014 پارە هەبووە ئێمە زەویەکانمان ئامادەیە ئێستا حتمما لە 2014 لە مانگی 34 مەقسە بواری جێبەجێکردنەوە لەوانەیە ئێستا بڵێم ئەگەر تەواو نەبووایە نیوەی کرابوو بەڵام کێشەکەمانەوە بوو لە پارۆجینەمە زۆر کێشەی تریش ئێمە لە کارنامەکەمان هاتیەتی کە مایی قەرەباڵغی و دروستکردنی ئیزدیحامن لە ناو شارە ئێمە پلانمان هەبوو بەڵام ئەو پلانەمان مەسەلەن ئەنجومەنی وەزیران تا ئێستا ڕەزامەندی نایەتێ نیازمان هەبوو لە دەوری ناوەندی شارە تقریبا 7 پارکی گەورە دروست بکەین 7 تابقی کە یەکی ژمارەیەکی زۆر ئۆتۆمبیل بگرێ ناوەندی شار بکەینە ناوەندێک کە شوێنی پیادەڕەو بێت ئەو پارکانە بە دەوریا بتوان استیعابی ئەو هەموو سارەی خەڵکی کاسپۆی کە خەڵکی کەینە ناو شارەوە بکات و بتوان بە پێ بچن ئەو ناوەندی شارە بگەڕێن ئەوەش کە زۆربەی زۆری ئەو کێشەی هاتوچۆی ناو
ناوەندی شاری بۆ حلەکردین هیوادارم ئێمە بەردەوامە بین بەشکم خواش بکەم ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەگەر دەسەڵاتەکانیان قدرە و توانای ئەوە هەبێ پێ و دەسەڵاتانی بۆیان دیاریکراوە ئێمە بەشکم نەگەڕێنەوە بۆ هەولێرە و کارانی کە هەیە لێرە لە خلالی خۆمانە لە ئەنجومەنی پارێزگای موافقەتی بۆ وەرگرین بۆی ئەو کارانە بە ئەنجام بگەینین. ئێمە چەندین جار ئەوە ڕاگەیەنراوە لە ڕووی شەرعی شەوانێ بە حەقیقەت پرسە نابێ بێتە ئەرێک بۆ سەر خاوەن پرسە بۆ سەر هاوڵاتیانی تریش بەڵام وەکو جەنابەت وتت ئەگەر نەریتی کۆمەڵاتیش بێ ڕەنگە هەندێک ئیجابیاتی هەیە و لایانی باشەی خۆی تایە. ئەم مزگەوتانی کە کەوتونەتە سەر جادا ئێمە ساڵی ڕابردوو لەسەر داوای بەڕێوەبەراتی بەڕێزەکەتان یەک دوو هۆڵی پرسەمان لەوانە داخز و ئێستا ڕێوڕسمی بەڕێوەچوونی پرسیانتیان ناژێردرێت لەوانە مزگەوتی سەلیمە و مزگەوتی حاج جەمالی فەرجەفەندی لە جادی سەغەڵەکە. بەڵام دیارە کۆمەڵگەی ئێمە تا ئێستا کۆمەڵگەیەکی تقریبەن ئەکرێ بڵین ئاینیە و ئیلتیزامی تەواوی بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە هەیە و ئەم پرسانش کە ئێستا لە مزگەوتەکان بەڕێوە ئەچن دیارە مخەلەفاتی پێشووترمانە بە حەقیقەت کە هاتووە کۆمەڵگا ئەو ئێرتیباتە کۆمەڵایەتی کە هەیە لە پرسەکانە خەڵکی کۆ کردوتەوە بۆتە لایەنێکی دڵنەوایی کرد بۆ ئەو لە خاوەن پرسەیە. بەڵام ئەمی کە جەنابەت ئەفەرمی ئێمە پێشنیارمان هەبووە پێشتر لەگەڵ بەڕێ سەرۆکی شارەوانیش ئەوە باس کرابوو کە هۆڵەکانی پرسە هەوڵ بدرێ ببرێتە دەرەوەی شار ئەگەر بژمێنێ ئەو هۆڵە بۆنانی کە هەیە بۆی لەواتی ئەوەی ئێمە زەحمەت لەسەر خەڵک سوکەی نەبینە بارگرانی زیاتر بۆ سەر هاوڵاتیان. بەڵام بەداخەوە دیارە ئەوە هێشتا جێبەجێ نەکراوە ئەم بارە ئابووری کە بەسەر کوردستانیش هاتووە ئەوە گرفتێکی سەرەکی بووە کە ئێمە نەمانتوانیوە ئەوە بکەین. ئەوانەی کە گرفتی هاتچۆ دروستەکەن بە دڵنیاییەوە لە کاتی پرسەکان. ئەگەر ئەو پرسانە هەمووی دابخرێت دڵنیا بە لەبەر دووری شوێن لە مزگەوتەکە و ئیستیعاب نەکردنی خەڵکێک لەو مزگەوتانی کە ئەهێڵدرێنەوانەیە ئەمە گرفتێکی تر بۆ ئێمە دروستەکەەوە زەختێکی تری هاوڵاتیان دێتەوە سەر ئێمە ئەڵێن ئەو مزگەوتانی کە ئێوە ڕێگەمان پێدەن لە گەڕەکانی ئێمە دوورە من ئەو دوو مزگەوتی پێشتر ئاماژەم پێدا کە داخراون چەندین جار تەنانەت یاین لە ڕووی یاساییشەوە کارگەیشت بۆ ئەوەی پارێزەر و ئەوانە بگرن و مەحامی بگرن بۆی بە لە ڕووی ئیداریەوە هەوڵ بدرێ بکرێتەوە ئەمە لایەنێکی لایەنەکەی تری بەشێک لەو مزگەوتانی کە خێرخوازی بەڕێز دروستی ئەکایانی بەجددی ڕەنگە ئەوەش بۆ خۆی هۆکارێک بێ کە ئێمەمانوێ بیڵین وا هەستەکە ئەم مزگەوتەکە پرسەی تا ژێردرا بۆ خۆی بۆ شۆرەتی مزگەوتەکە بۆ ناو ناوبانگی مزگەوتەکە جۆرێک لەلایەنی معنەوی و بۆ کەسایەتی ئەو کەسە ئیسفادەی لێ بکە. ئەمە لایەنێکێتی لایەنێکی تر منۆک ئەرزم کردی هەندێک لە مزگەوتەکان بچووکن مەسەڵەن تو ئیستیعابکردنی خەڵک بە شێوەیەکی گەورە ناتوانن بکەن و بەشێک لە مزگەوتەکان هۆڵی پرسیان یعنی هەموو مزگەوتێک لە سلێمانی شەرت نییە هۆڵی بۆ هەبێت لەبەرەوەی ئێمە نەمانتوانیوە تا ئێستا بەڕاستی هەموو ئەو هۆڵە پرسانی کە لەسەر جادە عامەکان ئەکەونە سەر شاڕێک گشتیەکان دایان بخین تەنها ئەو دوو سێ مزگەوتی کە ئاماژەم بۆ کرد و ساڵی ڕابردوو ئەوانەمان داخستووە هەوڵیش ئەدەین یعنی هەوڵ ئەدەین ئێمە تەنسیقێکی تەواو هەماهەنگێکی تەواو لەگەڵ بەڕێوەبەراتیات چۆ لەگەڵ بەڕێز پارێزگاری سلێمانی ئەوانە بکەین بۆی ئەو گرفتانەکە بکەینەوە. دای جۆر باکم بەلەوسی چانم باتە کوڕم سویچی چی تۆ مناڵی نە ئیجازەت هەیە جارێ دای خۆم ڕەفیقەکانم ساویشان پێ و ئیجازەیان پێ نییە ئاخر چۆن سەهارا بێتە خۆتاوەرە نیە دای ژانم ڕەفیقەکانم ساریان پێ بەس من نەبێ ئێ باشە کوڕم تۆ باوکن ناناسی پێش هێڵن بەس بەخوا بزانە چۆن ئەم کارەکان ڕاوەستە. السلام عليك شيرين شوني باشي باوكي جا ما هو بخير بيتها ايش بقى شيرين سبيك ايوه ئەڵێم ئەو سویچە دەبۆ کوڕە باڵ وەلای ئەو ڕەفیقەی نەختە ئیشی هەیە
چی جوتە ڕەماشی چی مرد و مرێ ئەو خۆی زانە بەڕێگای بڕەتا سیاحەت بکە نە ئیجازە هەیە و نە هیچ ئەڕۆ ئیسلاحەتێک دەکەم ئەوەیش لەبەر تۆش وەکو باوکی خەڵک وای قابلە ئەم عالەمە شازی سیارە بۆ خۆلیانەکڕن چی کردووە مناڵێکە کوڕی خەڵک شەو ڕۆژ لە گەڕان و پیاسەیە هەولێر و داران و توران و سیاحەت چی کردووە ئەم مناڵە علي محمد جان شوي بس آقا باشي أقول لك شوي ده باش ده ورا درو باش شوي محمد جان وين قاعد؟ قربان لا شيء ده مباسة ماشي ده حالك وينه؟ أرى والله شايف هوبي ورا خوتوه أنا غيلين يا لا لا سكو جواب نايت وده تلفون بوك له جواب نايت أخو جواب نايت وتيتو استتو بوچونا تو امسي چانه بويا كم ناوي دەچووزانم بەخوا ئاگام لێ نییە ئەوە نە بەخۆشی پێیوتی ماڵت کە ئەو نەبێ هەر نەدایە دەسی ئاخ لە تۆ ئاخ سدە بتەفر بۆڵامێ چووزان ئاگە تۆ برا ئەوە بکردا ئاگا دێ بە ئەمسی توی نادزی ئەوەت بیشم هەیە ئەڕۆ خەڵک چاوەڕێمەکە جواب نایە چی کرد دەتحەملتە بێ دەڕاستەکەی بەخوا خۆزانم حەقتە دەڕاوەستا ئەستا ئیشەڵا لێت ئەستا پێم بڵە بەس بۆ جواب نایەت و کاکە جواب بەرەوانی باشە ڕۆژدا بۆ جۆ ڕۆشتووە ئیستا بۆ هەڵی ناگری ئەوەدە تەلەفۆنم بۆ کردو هەڵی ناگری ئەخ مردووی مرد و مرێ ئەیدە هەڵی گرا هەمووی لە جەستەری توایە ئەگەر تۆ مەجالت نایە ئەو سوچێ نابن ئاخە تۆ کۆلایی داهات بوو بۆ یەکتبی بە دەماڵت کاون نەبێ خۆزانم وەڵڵای حەقتە ئستەیەتەوە ئیشەڵا نەختێ تەحەملتە بێ هەلو هەلو بەڕێز لە باوکی کۆساری بەڵێ بەش و جەنابەت تا بنکەی پۆلیسی سەرابێت کۆسەر تووشی ڕووداوێکی هاتوو چۆ بووە مەرکەزی چی کاکە؟ خواحافظ باشە خانم ئەوە تووشی حادیسە بووە باشە سەقڕیژە بۆ بەسەرما من باڕێ
ئەبێم ئەمە بە شەری سیار بێخۆڕێنێتەوە گاڵتەی پیاکردن ئەی بڕۆ بڕۆ دێ بڕۆ السلام عليكم. قربان جان نارتو دوما خير بو بخير بين ايوا كوسار بلا قربان ديال ام بانك دوا لبروي كوسار ببي مولتي شوفيري وتومبيلي لي خريبه راسك يا قربان واعر جابا قربان من قيشيكا خوار كوري مني ببي اجازه لي اخويا اي والله كوري ام على اجازه لي وسارج لي اخونو اخوي هيتشان لي ناكن دايشي كوسار تشيشكا هذا وني كوركيتو ببي مولد اوتومبيلي لي خريبه لكسي ياوا كسكن جاني لدز داو دواء وشحواتو مفزكاني بوليس كوركت يدزي كريم هاي والله هنا كزاني توشي ام بزما ابين شلون مالي وراك الدين همتيوا شلون مالي وراك اخوي جان لا حول ولا قوه الا بالله لا اله الا الله اخواتي قرباني شكرا باشا حال بەپی یاساکانی هاتوچۆ کێشەیەک بۆ کوڕەکە دەکرێتەوە بەپی مادەی 20 لە یاسای هاتوچۆ کە ئەمە سزاکەی لە مانگێکەوە تا 6 مانگ بۆ گیانەدەستدانی کەسەکەش کێشەیەکی تری بۆ ئەکرێتەوە بەپی یاسای هاتوچۆ مادەی 24 کە ئەمیش سزاکەی لە ساڵێکەوە بۆ 5 ساڵ ئەگەر بەڕێزی شت ئاگادار بوو بی کە کوڕەکەت یا خۆت سویچەکە دابێتێ ئەوە کێشە بۆ بەڕێزی شتەکە باشا قربان جان استعمال چیکین حل ما چیه ئەپڕێسەر کوێیە کۆسار دانی بەتاوانەکەیانەوە کە بەبێ مۆڵەت ئۆتۆمبیلی لێ خوڕی و کەسێکی شیشێلاوە جانی لێدەزاوە وتەکانی وەرەگرین و ئێوە ڕژێمێنی لای دادوەری ئێشگیر ئەو بڕیاری بەرکردنیێدا خۆزیە نەمێشتە قوربان جان ئێستا ئەتوانین بیبینین چاکمان پێ بکەوێ ئێستا دەتوانین چاکتان پێ بکەین